سڵاوتان لێبێت هیوادارم زۆر باش بن بە پێویستم زانی پرۆگرامێکی تایبەت لەسەر گوندی شەرەبۆتی گەورەش بکەم. ئێرە دیوەخانی شەرەبۆتی گەورەیە. کاگازات چ دەکەی بە چیەوە خەریکی ئەتۆ؟ هەر بە ئیشێ مارە خەریکی. هەر ئیشی مارە خەریکی. بە ئیشێ مارە خەریکی. یاڵە داکەم بووچی کڕی بۆم ئەم نیش کردما خوشتی خۆم. ساری دەکورێنین بە سەبانی دێخین. چەند خۆشە خۆ پێنجە فەسڵیتی وچی دەیکورێنن. باشە دیرەوەی ئێستا ئەو ئیشانەیان پێ ناکرێت. پێیان ناکرێت ئەوە زەمانە. ئێستا بووکەکەی بمبینیتن دەرەوە لو دانیشتە قسە خۆشانە لۆ خەستم دەکەیت. نانەوە نارێت. پرۆگرامی تامی سەڕێگا چوارشەممە کاتژمێر 9 شەو.